team. This is Delphine. Afal. Raj. The university program, or let's say the entrepreneurship in university program, was a pilot program this year, which was implemented in 4 different universities in Suleimani. Although it was a new program and it was a pilot, but at the end it had a really successful outcome, which we will see all together today. I would like to add that we have seen a lot of improvement and development in each of the students that participated in this program. Since at the beginning, few of them had knowledge about entrepreneurship and how to start a business. But during this period they have achieved like their goals and showed us that they are really motivated and they can start this business. It was really important for us to implement this program because we saw the demand on this. We saw that there is a need to implement such a program inside the universities and introduce entrepreneurship to students who are about to graduate and enter the business life. It is really important that they start focusing on business and not only relying on public or let's say governmental employment. نشتغل صار خوشبت بخير هاتني جروبي بايفون لابسكم و زانكوی کۆمار بە تایبەتی و هەموو زانکۆکانی تر کە ئەوانی کە ئینتەرشیپیانێکە بەڕاستی فیدباکەکەم ئەوەیە کە دەستخۆشیتان لێ بکەم زۆر بەرەو پێش چوین لە بواری دانانی فکرا و هەروەها بەرهەمهێنان و دروستکردنی پرۆتۆتایپ و هەتا سیقە بەخۆبوون و پێشکەشکردنی ئەم بیرۆکەیەوە. بشی پروتوتایپ که من سودێکی زۆر ببینی کە تیا بە تەواوەتی ڕوونبووە کە بنیادنانی بزنسەکان چۆن بکرێت. بەسودی مەشین پرۆگرام بەلای من مارکت ریسەرچ بوو لەگەڵ پرۆتۆتایپەکە. مارکت ریسەرچەکە زۆر یارمەتییان کەستەمەرەکانی خۆمان بناسین و بچیتە ناو بازاڕ شتەکانی جیاوازن بەربەستێتە بەردەم و ئەتوانین تێپەڕێنین. خۆشترین بەشی پرۆگرامەکە یاخودەتەوە بڵێم my favorite part is making a prototype دروست بکەین و هەروەها پیشدەیەکە ڕەنگە زۆر خۆش بێت بۆ ئێمە لەبەرەوەی گروپەکانی تریش و ئێمەش و کۆمەڵێک پرۆژەی ناوازە دروست کراوە کە یەکەم و دۆ بەسێ ئێمەکانی دیارێت. It was really good to go back to the university for all of us, since we have left the university for, I don't know, for myself more than 12 years ago, so it was definitely a fun part in the program. And also like sometimes we had fun while the sessions. For example, we had kids inside the session. Yes. Yeah. سەرەتا سپاس بۆ ڕێکخراوی فایڤۆن لابس کە بۆ هۆکارێک بۆەوەی کە ئێمە بتوانین ئەو بەهرەوە ئەو خولیانی کە هەمانەتەری بخێن و بەرەو پێشی بخەین. بێگومان هەمومان کاتێک کە بەرتاریمان کرد و کۆمەڵی قوتابی لەم پرۆگرامەدا کەمێک دوودڵ و ڕاڕاوی دەربارەوەی کە ئایا چۆن ئەم پرۆگرامە بەڕێوە دەچێت و چۆن یارمەتیدەر و فریاگوزار دەبن بۆ ئێمە. بەڵام خۆشبەختانە مامۆستاکان یارمەتیدەرێک و پاڵپشتێکی بار بوون بۆ ئێمە بۆ هۆکاری سەرکەوتن و بەرەوکردنی ئامانجەکەمان. لە سەرەتا هەروەکو جۆنەڵی ئەو شێوە باوەی کە هاتووە پێم وابوو هەر ئیشکردن بە تاکەکەسی باشتر وەک لە گروپ یانی هەم لە ڕووی گەورەکردنی بزنسەکەتەوە هەم لە ڕووی سودبینین لەو شتێک کە تۆ ئەیکەی و قازانجی مادی ئەمانە باشتر بێت بەڕای من باشتر بوو بەڵام دوای کەڵبوون بەرداریکردن بە فایڤۆن لاب بۆم دەرکەوت کە نەخێر هەنێ شت هەیە کە تۆ لە تاکەکەسیان ناتوانانی بە شێوازێکی باش بەرجەستێکی بەڵکو بەرەگەی گروپ و یان تیممیت و یان ئەم ڕوونکردنەوەی کە لێرە وەریەگریت و ئەو دیتێڵانی کە بە وردی خەنە بەردەستێ زۆر فراوانترە بێ مۆدای بیرکردنەوەکانە لەسەر ئەو شتێک کە تۆ ئەیکەی. ئێمە لێرە کە سەرەتا هاتین وەکو باکۆوتی و مازانی کە ئەگەر تاکە کەسبی باشترە فکرەکە و بەڵام وانە چونکە تۆ ئایدیەکە هەیە بۆ بزنسە یا هەر شتێک سەرەتا زۆر بەرچاوڕوونی نییە. ئێمە لێرەوە هەر وەرکشۆپێک کاتبێتین هەر هۆموەرکێکمان هەبووە ئەسایمنتێک فکر بووین کە مەجموعەیەشت زەڕورە لە کاتی بزنسا بیزانیت بۆ نمونە کۆمپیوتەرەکانی کێن مارکت ریسەرچین و مارکت سایز و هەموو شتێک بە دیتێلسەوە ئەو کاتە ئەچێتە ناو خەڵکەوە کاتی کە سەروەیمان دروست کرد کە ئینتەرویومان لەگەڵ خەڵکا کرد زیاتر شارەزای بزنسەکەی خۆمان بووین یان زیاتر بە دیتێل شارەزا بووین وەک لەوەی کە ئێمە هەر سەطحیان سەری بابەتەکەمانە کرد بۆ بزانین هەر بزنسێکمان دانابوو تاڵ بێوە هیچ دیتێڵێکی لەسەر بزانین بەڵام دوای ئەوەی کە وەرکشۆپەکان هەمووی هاتینە ئێرە و هەموو دیتێلسێکمان زانی ئێستا بە تەواوەتی شارەزای بزنسەکەی خۆمانین.
ئێمە وەکو خوێندکاری بەشی دیپلۆماسی و پەیوەندی گشتیەکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشداری لە چالاکیەکانی ڕێکخراوی 5 Labs لە ئینتەرپرێنەرشیپ کەوا سەبارەت بە بزنس و بەرەپێدانی بزنسە. ئێمە لەم ڕێکخراوە لەم وەرکشۆپانەیە ئیسفادەیەکی زۆرمان کردووە لە بواری بزنسە بەتایبەت لە کاتێکدا کەوا فێربووین چۆن ئۆرگەنایزی بزنسەکەی خۆمان بکەین و چۆن خۆمان ئامادە بکەین بۆ دەستپێکردنی بزنسێکی تازە و لەو وەرکشۆپانە بەتەواوەتی ئیسفادەیەکمان وەرگرتووە لەوەی بزانین چۆن تەقییمی بەرامبەرەکانمان و کاستومەرە و کۆنسومەرەکانی خۆمان بکەین. بۆ زۆر سپاس بۆ ڕێکخراوی 5 Labs و بۆ جامیعەی گەشەپێدانی مرۆیی. بەڵێ هەروەها منیش وەک خوێندکارێکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر سوپاسی زانکۆکەمانەکەین کە ڕێگەیان بۆ ئەم دەرفەتە کە بتوانین ینی دیسکەسی ئایدیاکانمان بکەین، دیسکەسی ئەو بزنسانە بکەین کە لە مێشکمانایەوە پەرەی پێبێت و هەروەها ئەم ڕێکخراوە گرنگە ئەم ڕێکخراوە یارمەتیەن کە زیاتر لۆکەڵی زیاتر گلۆبەڵی بتوانین بیرکەین و بتوانین کارەکانمان بەڕێوە بەرین ئەوەی ئایدیاکانی کە لە مێشکمانایە. As the team, we are so happy that we reached this with the entrepreneurs, and yes, it was somehow a bit challenging with the classes and their studies, but at the end, like, we had so much fun and we enjoyed our time with them. ئێمە کۆمەڵێکی خوێندکاری خۆناخوێنی زانکۆ بوو کۆمەڵێک بیرۆکەی کارمان بوو لێرە فێر بووین چۆن بیرۆکانمان بگۆڕین بە بزنسێکی ڕاستەقینە. لەم پرۆگرامەیە ئێمە فێر بووین کە بەتەنها بیرۆکەیە بگەین بە ئیشێکی خۆمان و بە تیمۆک ئیشی لەسەر بین. لە پێشتر داوام دەزانی کە کارکردن بە تاکەکەستی و بە ئیندیڤیدواڵی باشییان ڕێگایە بۆی کە پرۆژەکان بەرەوپێشە بێت. بەڵام پێچاوانەوە دوای ئەوەی کە بەژێم بە پرۆژەکانی 5 Labs کرد ئێستا هەزار کارکردن بە تیم باشییان ڕێگای بۆی کە ئایدیاکان کۆ بکەمەوە باشترینیان هەڵبژێن. تەلەبە بۆ بەشداری بکات کەلەبەری زۆرینەمان کە تەخەڵوزەکی لە جامعە لە ماهەدەکان شێکمان نیە و نازانین چۆن دەستکەین بە بزنسێک لەبەرەوە فرسەتێکی زۆر باشە کە بتوانین بیکۆزینەوە و فێری ستێپەکانی کە دانانی بزنس ئەوەنە ئاسان نیە بەڵام بە شێوەیەکی جوان تێ ئەگەینێ و ئاسانیشە و بۆ هەموو تەلەبەیەک ئەبێت. ئەم پرۆگرام سوودێکی زۆری هەبوو بۆ ئەو کەسانی کە بیرۆکەیەکی سەرەتاییان هەیە و بەیانەوە پەری بکەن. لێرە سوودێکی زۆرمان بینی کە تێدا ستێپەکانی بەتەواوەتی تێداوام کراوەوە. دڵنیابوون لەسەر پرۆژە و بیرۆکەکە و یەکێکە لە هەر خاڵە گرنگەکان بۆ سەرکەوتنی پرۆژەکە و لە 5 Labs من بە زمانی ژمارەکان زیاتر ئاشنا بووم بە بیرۆکەکەم و زیاتر سوور بووم لەسەر سەرکەوتنی بیرۆکە و پرۆژەکە. ئێمە وەکو کۆمەڵێک هاوڕێ فێرخواست پێکەوە فکرەی بازرگانیمان هەبوو و توانیمان لە ڕێگەی ئەم کۆرسەوە کۆرسی 5 Labs زیاتر پەرەبە فکرەکانمان بین. توانیمان زیاتر لەگەڵ کۆستۆمەرەکانە بزانین چۆن لەگەڵ یەکترا معاملەمان هەبێت، چۆن فکرەکانیان بخوێنینەوە، چی باشترە بۆیان، چۆن ئەو ڕێگایانەی کە وا لە ئیشەکەمان دەکات بە ئاسانتر بە خێراتر بڕاتە ناو خەڵکەوە بڵاو بێتەوە سەرکەوتوو بێت. مامۆستاکان دەورێکی زۆر ئیجابیان بینی لەگەڵ ئێمەیە و یارمەتیدەرێکی زۆر باش بوون، هەمویان پێکەوە هیچ قسووریەکیان نەبوو و هەمیشە هەڵی ئەویاندا کە فێری لەسەر کاتی خۆشمان بین بۆ نمونە ئەسایمەنت و شتەکان لە کاتی خۆی سەمبەت بکەین بۆ ئەوەی تۆزێک لە دڵەوە ئیشەکەمان بکەین و بەردەوام بینە سەری بۆ ئەوەی ڕێژەی سەرکەوتنی زیاتر بێت. Thank you. ئەمە وەکو گەنج ینی ڕۆژانە ڕەنگە لە وڵاتێکا لە سەفەرێکە یاخود لە ناو کوردستاندا بیرۆکەیەکی وامان بۆ بڕەخسێت کە بتوانین ئیشی پێ بکەین و بکەین بزنسێکی تایبەت بەڵام بەهۆی نەبوونی شوێنێکی پێویست یاخود بەهۆی نەبوونی چەند ئەدڤایزەرێک بۆ ئێمە کە چۆن دەست پێ بکەین و لەکوێ دەست پێ بکەین و ساید ئیفێکت و باڵێن فێک یعنی لایەنە باش و خراپەکانیمان بۆ دەبچێت بۆ ئەوەی تێ بگەین ئایا ئەم بزنسە سەرکەوتوو دەبێت لێرە یان نا تا سوود بە وڵات و نیشتیمان و هەم بە خۆشمان بگەێنین ئیتر لەخوا بەزیاد بێت 5 Labs ئەم هەلەی بۆ ڕەخسانین کە لە ڕێگای کاریە دیڤلۆپمنتی زانکۆمانەوە ئەم هەواڵەمان بیست کە ئەتوانن ئەوەی کە فکرێکی بازرگانی بەشدار بێت و ئیتر ڕۆژێک دائنێن بۆ پیشدەیەکە بەڵام کۆمەڵێک خولی ئینتێنسیڤیش پێ ئەکات کە بۆ ئەوەی زانن کە شتەکانی تۆ گونجاوە بۆ ئەم شوێنان گونجاوە بۆ ئەم کاتە یاخود نا. پێش بەشداریکردنمان لەم پرۆگرامە چەندین بیرۆکەی کارمان هەبوو بەڵام بە یارمەتی 5 Labs توانیمان باشترینیان لە هەڵبژێرین و بیکەین بە پرۆژەی کاری خۆمان. 5 Labs هۆکارێک بوو بۆ ئاشکراکردنی بیرۆکە شاراوەکانمان بوونی ئایدیایەک و
ئیشکردن بە تیم بۆ بوون بە بزنسێکی تەواو فایڤۆندا بتوانین ڕێگەکانمان بۆ ئاشناتر و ڕووناکتر بکات. زۆر سپاسی ڕێکخراوی فایڤۆندا بەکەین کە بەڕاستی کورسێکی زۆر ناوازیان پێشکەشی خوێندکارانی زانکۆ کردووە کە لە کاتێکدا خوێندکارانی زانکۆ کەسێک نەبووە دەستیان بکرێ هاوکاریان بکە کە هەمویان فرێشمایندن فکرەی زۆر جوان و بەسوود و باشیان پێ بۆ کۆمەلگاکەیان بەڵام لەم کاتەیە ڕێکخراوی فایڤۆندا بەڕاستی کورسێکی کردوتەوانە کە دیتێل و زانیاری پاییامەتێت دەربارەی بزنسەکانیان و فکرەی زۆر باشیان پێ چۆن بەڕاستی ئەم فکرانە بەرەو پێشبەرن و دەستیان گرتوون تا ئەوەی سوودی کۆمەلگایان پێ بگێنن. ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە بەشی پرۆتۆتایپە کە نمونەیەک دروست بکەن پێش ئەوەی بەتەواوی بیخەنە بازارەوە کارەکەیان بزنسەکەیان بخەرە بازارەوە. ئەمەش سوودی ئەوەی هەیە کاتێک تۆ زانیاری تەواو هەیە لەگەڵ خەڵکانی بە ئەزموونای لەم بابەتەیە ئەزانی کە چی ئەگەی ئەزانی کە چی پێشکەشەکەی پێش ئەوەی یەکسەر بیکەیتە بازارەوە فکرەکە و شکست بێنێت دوای ئەوە تۆ لەوانەیە سار ببیتەوە لەوانەیە بە جۆرێک بێئومێد ببی کە هەرگیز بەلای ئەم فکریان نەچیتەوە. بەڵام لەم کاتەیە تۆ کە ئەزانی پرۆتۆتایپ چییە ئەزانی کە چۆن ئیشی لەسەر بکەیت داتا کۆکەیتەوە زانیاری کۆکەیتەوە لەسەری و بەرهەمەکەت بخیتە بازارەوە بزانێکی کاردانەوەی خەڵکی چییە دەربارەی ئەمە بەڕاستی سوودێکی زۆر ئەگەێنێ و تۆ ئەتوانی پرۆژەکە و بەرەو پێشبەری بەرهەمەکە و بەرەو پێشبەری و تووشی ئەو شکست و ناڕەحەتیانە نەبیتەوە و بەڕاستی ئەنجامێکی زۆر باش بەدەست بهێنیت. پلانی ئێمە دوای تەوابوونی ئەم کۆرسە ئەوەیە کە زیاتر بزنەکە خۆمان بەرەو پێش بەرین و ئێمە وەکو گروپێک پێکەوە هەوڵ دەدەین بۆ داهاتوو ئیشەکەمان زیاتر پەرێ پێبین و بخەینە بازارەوە و ئیشێکی سەرکەوتووی لێ دەبچێت انشاءالله. So this program was not going to be happening without the huge support of GIZ, the main donor of the program, and also a huge collaboration between the 4 universities that we had, Komar University, UHD, Polytechnic, and Jihan University.